شاید حاڵێکی ڕزگاربووی فەرمانی شنگال چیرۆکی کارەساتەکەیان دەگێڕێتەوە. ماڵی ئێزدین ساڵح دەکەوێتە بەردۆڵی کەرسێ و لە باکووری چیای شنگالە. ئەو ماڵە لە ڕۆژی فەرمانەکەدا زیاتر لە 70 کەسی تێدا بووە. ساڵح چیرۆکی ئەو ڕۆژانەی بۆ ئاژانسی دەنگ و باسی ڕۆژنیوز بەم شێوە گێڕاوەتەوە. ئەو خێزانانەی لە ماڵەکەمدا بوون شارەزای ناوچەکە و چیای شنگالیش نەبوون. زۆر کەسی نەخۆشیشیان پێبوو. خەڵک بەرەو چیا و شوێنە بەرزەکان دەڕۆشتن تا داعش دەستی پێیان نەگا. ڕۆژەکانی سەرەتا ئەو نانانەمان دەخوارد کە بۆ مەڕەکانمان وش کردبووەوە. باوەڕمان نەدەکردی تر زیندوو بمێنینەوە. ئێزیدیانیان خستبووە ناو ڕۆژێکی وا خراپەوە کە دایک منداڵی خۆی جێدەهێشت و بەڕێ دەکەوت بەرەو چیا. وتیشی کاتی ڕێپێوانەکەی ناو چیای شنگال زۆر کەسی بینیوە کە لە برسا گیانی دەرچووە. جاروبار لە ئاسمانەوە لە ڕێگەی فڕۆکانەوە خواردنیان بۆ دەخستنە خوارەوە، بەڵام هەم درەنگ دەکەوت و هەم بەشیشی نەدەکرد. ئێزدین زیاتر ڕوونی کردەوە کە پاشان هێزەکانی یەپەگە و هەپەگە بەدەمیانەوە هاتن و خواردنیان بۆ خەڵکێنا. وتیشی لە هەموو بوارەکانەوە یارمەتیان داین، هەم دەرچیان بۆ کردینەوە بۆ ئەوەی خۆمان ڕزگار بکەین، هەم ئێمەشان لە ڕێگادا پاراست. لە کۆتاییدا ئێزدین داوا لە هەموو خەڵکی ئێزدی کرد کە دەستبەرداری خاکیان نەبن و وتیشی پێویستە هەموو ئێزیدیەک خاوەنداری لە ناسنامەی خۆی بکە.